لێرە لە شاری هەولێر ماوەی ئەوە شەشەمین ڕۆژە هەڵمەتی بەرەنگاربوونەوە و هۆشیارکردنەوەی دژە میکرۆبەکان ڕاگەیەندراوە. هەڵمەتەکە ساڵانە لە مانجی تشرینی دووەمی هەموو ساڵێک لە هەفتەی سێمی هەموو ساڵێک لە جیهاندا لە سەرانسەری جیهاندا ئەو هەڵمەتە بەڕێوە ئەچێت جا هاوشێوەی هەموو شار و وڵاتانی دنیا لە هەرێمی کوردستانیش لە شاری هەولێر ساڵانە ئەو هەڵمەتە دووبارە بێتەوە. بە کورتی گەر پێتان بڵێم دژە هەوکردنەکان هۆشیارکردنەوە کە بۆ چییە لە بابەتی ئاژەڵداری هەتا لە بابەتی کوشت و کاڵ و سەوزە و میوە و هەتا مرۆڤەکان کرد ئابا شێوەیەکی ئاسایی هەوڵەدان ڕانی مەسەلەن خۆیان بپارێزن لەو بابەتانە لە پەتایەکی وەرزی ئاساییدا بەبێ بەهاکەزایی یان با بڵێن بە هەڕەمەکی دەرمان وەرەگرنەوە پزیشکان لە ساڵی 2012 ئەو مەترسیان دۆزیوەتەوە لە جیهاندا کە بە هەڕەمەکی و بە بێ ڕێنمایی پسپۆڕی پزیشکی مەترسی گەورەی هەیە با بڵێن ئەو دەرمانانەی بەبێ ڕێنمایی پزیشکۆ بەکاردێن زامە بۆتە هۆکاری هەوکردنی بەشێک لە ئەندامەکانی جەستەی چەندان کەس لە جیهاندا هەر بۆ ئەمە ینی زیاتر بیر لەوە کراوەتەوە کە ئەو هەڵمەتانە ڕابگەیندرێن ساڵانە خەڵک هۆشیار بکرێتەوە بە شێوەیەکی گشتی جا لە شاری هەولێر منەمەوێت لەگەڵ ڕێخەری با بڵێن هەڵمەتەکە کە هەڵمەتەکەی ڕێخستووە قسە بکەم دکتۆر مامەندم لەگەڵدایە لە دیوانی وەزارەتی تەندروستی ئەگەر بیت تێرە سوپاس دەکەم دکتۆر سڵاوت لێبێ پێمان بڵێت ئەو کەمپینە چۆنە ساڵانە چۆن بەڕێوەسی ئەمساڵ چۆن دەستان پێکرد. سڵاو لە ئێوەش بەیانی باش لە دانیشتوانی هەرێمی کوردستان بەخێربێ کاکڕامان سەبارەت بە یەکەمین کەمپینی هەڵمەتی هۆشیارکردنەوەی ڕاستە و خۆی هاوڵاتیان سەبارەت بە مەترسیەکانی بەکارهێنانی دەرمانەکانی ئیلتیهابات لێ بە شێوەزارێکی سادە دەمەوێت قسەی بکەم هەتا ڕوون و ڕەوان بیلای دانیشتوانی هەرێمی کوردستان دەرمانەکانی ئیلتیهابات دەرزی و شروبەکان و با بڵێن ئەوەی پێدرێن گولاس هەروە حەبەکان و کرێم و مەرحەم و ئێستا پەیدا بە شێوەی بەخاخ و سپراش مەترسیەکی گەورە دروست دەکەن ئەگەر بە شێوەیەکی هەڕەمەچی بەکاربێن هەم لە کەرتی کوشت و کاڵی بەگشتی و هەم لە لایەنی مرۆڤیەوە چونکە ئەگەر بە شێوەی هەڕەمەچی بەکاربێن وەکو پێویست نەبن بەکتریاکان بەرگری پەیدا دەکەن لە بۆ جاری دووەم و سێەم ناتوانرێ ئەو دەرمانە سوودی لێبەری بگیرێت و بەکار بهێنرێتەوە چونکە دەبێتە هۆی زیاد بەکارهێنان دەبێتە هۆی بەرگری بەکتریاکان ئەو بەکتریانەش لە کەرتی ئاژەڵداری و لە کوشت و کاڵ و لە ڕوەک و لە چێلگە پەلەوەڕەکان دووبارە دەگوازرێنەوە لە ڕێگای خواردن لە ڕێگای دەستلێدان دەگوازرێنەوە بۆ مرۆڤ پاشان لە مرۆڤەکان دەگوازرێنەوە بۆ یەکتری لە بینی گەورە بچووک لە بینی منداڵ لە بینی نەخۆش و نانەخۆش لۆیە ئەو هەڵمەتە جیهانیە لە سەرانسەری جیهان لە هەفتەی سێم لە تشرینی دووەمی هەموو ساڵێک واتە لە 11 تاوەکو 24 هەڵمەتی هۆشیارکردنەوە دەست پێ دەکات خۆشبەختانە توانیمان لەگەڵ کۆمەڵێک پزیشکی دەرمانساز و کۆمەڵێک فێرخوازی کۆلیژە دەرمانسازیەکان ئەو هەڵمەتە ڕابگەێنین و دەست پێ بکەین ڕاستە و خۆ لە ناو هاوڵاتیان لە هەموو هەرێمی کوردستان لە هەولێر و لە دهۆک و لە سلێمانی و ئەو شوێنانەی کە دەستمان دەیگاتێ و خەڵکی خۆمان هۆشیار بکەینەوە خۆشبەختانە لە ڕووی ئیدارەوە وەزارەتی تەندروستی کۆمەڵێک یاسا و ڕێنمایی بڵاو کردوێتەوە و دەڕۆنە بواری جێبەجێکردنەوە هەروەها سندیکا پەیوەندیدارەکان بە تایبەتی سندیکای دەرمانسازانی کوردستان چەندین کۆنفرانسی لەو بوارە کردو و تەرکیزی لەسەرەوە دەکاتەوە کە بە شێوەیەکی زانستی دەرمانەکانی ئیلتیهابات لەلایەن هاوڵاتیانەوە بەکاربێن لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەم تەنها و تەنها ینی دەرمانەکانی ئیلتیهابات لەلایەن پزیشکی پسپۆڕانەوە لە بۆیان بنووسرێت لە بۆ هەر بوارێک ئەگەریش کە لە بۆیان نووسرا بڕۆن لە لای دەرمانخانە فەرمیەکان لەلایەن لەوێن دەریش لەلایەن پزیشکە دەرمانسازەکە وەری بگرن تاوەکو بڕەکەی ژمارەی دەنکەکان ڕۆژەکان دۆزەکەی هەمووی بە دروستی پێی بگۆترێت و چەندی بۆ دانراوە تەواوی بکە بۆ نمونە ئەگەر نەخۆشێک بۆ ماوەی یەک هەفتە ڕۆژێ 3000 بۆی دانرا هەمووی تەواو بکات چونکە ئەگەر بەکەمی بەکاری بێنێ دووبارە دەبێتە هۆی نابێت هۆی لە ناوچوونی بەکتریاکە بەڵکو بە پێچەوانە دەبێتە هۆی دروستبوونی بەرگری بەکتریاکە بەهێز دەبێت بۆ جاری داهاتوو و ینی داوا دەکەم ینی بە شێوەیەکی گشتی خەڵک خۆی بپارێزی پاک و خاوێن بی ساڵانە لە بۆ پەتاکان خۆی بکتێ خۆشبەختانە پێکوتەکان لە کەرتی حکومی لە زۆربەی نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان هەنا
تا بکرێ لە کەرتی کوشت و کاڵی خۆشببختانە وەزارەتی کوشت و کاڵیش لەسەر ئەو بابەتە هەنگاوی زۆر باشیان نایە تا بکرێ کەمترین ڕێژەی دەرمانەکانی دژە میکرۆبەکان بەکاربهێنرێت بۆ ئەوەی پاراستنی تەندروستی ئێستای خۆمان و داهاتووی نەوەکانمان لە ئەستۆی ئێمە بپارێزین. ئەو بابەتەش میانی شتێکە لە هەموو جیهان وەکو یەک مشتەرەکەین، ینی خۆم بپارێزم مانەیەوە نییە تەواو سەلامەت دەردەچم. لەوانەیە مناڵەکەم لە ڕێی بەکارهێنانی ئاژەڵ گۆشتی ئاژەڵ لە ڕێی بەکارهێنانی بەروبوومەکانی پەلەوەڕ تووشی ببێ. بۆ نمونە مەترسیەکانی ئەو بەرگری بەکتریاکان چۆنە وەکو پەتاو وەکو نەخۆشیەکانی تر نییە کە بەکتریایەک بەرگری پەیدا بووە تووشی تۆ دەبێ نیشانەکانت لێ بەدیارکەوی. نیشانەکان بەکڕیە ینی ئەو مەترسیە بەکری بڵاو دەبێتەوە لە ناو هاوڵاتیان و لە ناو نەخۆش. زۆر جاران نەخۆش تووشی هەوکردانە دەبی هیچ جۆرە دژە بەکتریاکان لەسەری ئیش ناکە. ئاماری ساڵانەی WHO ڕێکخراوی جیهانی تەندروستی جیهانی لە ساڵی 2019 زیاتر لە 1,300,000 هاوڵاتی بەهۆی ڕاستەوخۆ مردوونە بەهۆی ئەوەی هیچ دەرمانێکی ئیلتیهابەکان لەسەری ئیشی نەکردیە. لە ساڵی 2021 بە هەمان شێوە 1,000,000 زیاتر بووە. دەڵێن ئەگەر لە ئێستاوە ئێمە چارەسەری ئەو کێشانە نەکەین لە ساڵی 2050 ڕێژەی مردن لە سەرانسەری جیهان زیاتر لە 10 ملیۆن کەسە کە زۆر لە ڕێژەی مردن بە سەرەتان زیاترە. بەڵێ دکتۆر کە لەگەڵ مابوو سپاس بۆ هەموو دەکەین بەخێر بێ یاخۆ بەخێر بێکار دەستەکان خۆش سپاس. بەڵێ وەک ئەوەی دکتۆر مامەندیش ئاماژەی پێدا سارا ئاکام هەڵمەتەکە ساڵانە دووبارە بێتەوە لە سەرانسەری جیهانە ئامانزی سەرەکی هۆشیارکردنەوەی خەڵکە بەتایبەت ئەوە بۆتە دیاردە لە ئێستادا کە خەڵک تووشی پەتایەکی وەرزی ئەبێت کە بە شێوەیەکی سادەش تووشی هەڵامەتێک ئەبێیان تووشی بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستا بێ ڕاستەو خۆ لە ڕۆژی یەکەم و دووەم و هەتا سێم و لە هەفتەی یەکەمیدا بەتایبەتی سەردانی بەشێک لە نۆرینگەکانەکە کە فەرمینینە و تەنها لە کۆڵانەکانن ئەوە بە جەوهەری بابەتەکە دەئەندرێکە ئەیانەوەی خەڵک هۆشیار بکەنەوە بەبێ پزیشکی پسپۆر بەبێ ئەوەی کە لەلایەنی فەرمیەوە ڕێنمایی بکرێ بە هیچ شێوەیەک دژە بەکتریا و هیچ دەرمانێک بەکارنەهێنن کە ببێتە هۆی تەندروستیان نازێگیر بکات و یان لە داهاتوودا شەرت نییە باڵێن مەرز نییە ڕاستەوخۆ تەندروستی تێک بدات و کاریگەری خراپ بە دەربێخی بەڵام بە درێژایی بە تێپەڕبوونی کات ئەم زۆرە دەرمانانە کاریگەری خراپ بەجێ دێڵن.